سڵاوتان لێ بێم کاتتان باش خۆشحاڵم لە گەرما و گەرم لە خزمەتتان نابم دوو وەرگفتوگۆی لەسەرەکەین تەوری یەکەممان تایبەتە بە گرنگی ڕێکەوتنی هەولێر و بەغداوی کە ئێمە لە زاری خەڵک و سیاسەکان و بەداخەوە یعنی لەسەر زاری حکوومەت هێرێمی کوردستانیشەوە هەمیشە تەئکیدی لێکرێتەوە ئەوەیە کە هەولێر و بەغدا ڕێبکەون بۆی موچەی موچە خۆران بێ. ڕاستە زۆر گرنگە بژێوی ژیانی خەڵک دابین بکرێ و زۆر گرنگە کە خەڵک لە ڕووی ئابووریەوە ژیانێکی زەمانکراوی هەبێ و دڵنیا بێت لەوەی کەی پارە وەرەگرێت چۆن سەرفێکا و چەند سەرفەکە. بەڵام یعنی هەولێر و بەغدا تەنها گرفتیان لەسەر پارە نییە، تەنها گرفتیان لەسەر موچە نییە، ئەگەرچی خاڵی گرنگ و دەستپێکی هەموو شتەکانە و وەکو هەموو جار دەوترێ قسەیەکی باو هەیە سیاست و ئابووری و دوو دیوی یەک دراون. ئەمانە گرنگن بەڵام لەوەش گرنگترەوەیە ینی هەولێر و بەغدا تەنها پارە گرنگە بودجە گرنگە یان شتی تریش هەیە. هەرێمی کوردستان ئەگەر پەیوەندیکی باشی لەگەڵ بەغدا هەبێت لە شتی دیکەشا سوود دەبینێت لە ڕووی دیبلۆماسیەوە، لە ڕووی پەیوەندێنی دەرێکیەکانەوە، لە ڕووی بەهێزبوونی پێگەی هەرێمی کوردستانەوە، لە ڕووی باشتر پاراستنی سنوورەکانیەوە، لە ڕووی کەمکردنەوەی دەستدرێژی وڵاتان بۆ سەر سنوورەکانی عێراق کە دەکاتە ناوچەکانی هەرێمی کوردستانی ژەمانش بۆ خۆی گرنگە کە هەولێر و بەغدا پەیوەندیان باش بێ. ڕەنگە بەغدا جددیتر بێت لە ڕووی نێودەوڵەتی و کار بکات بۆ کەمکردنەوە و نێشتنی و دەستدرێژیانە. هەزاران سەدان گوت لە هەرێمی کوردستان چۆڵ بوون بەوەی دەستدرێژیەکانەوە، دایان و سەدان بریندار و شەهید و کوژراوی هاوڵاتی سیڤیلی داماو هەیە. ئەمانە پێویستە چارەسەر و ڕێگەی گونجاویان بۆ بدۆزرێتەوە. قسە لەسەرم بابەتاکەین لە تەوەری یەکەم. لە تەوەری دووەمیشە یعنی وەکو کوردەواری دەڵێ ماڵتان نەشێوێ عەرەب و ئیسرائیل دەگەنە ڕێکەوتن با ئێمەشتا لە هەرێمی کوردستان و بەغدا ڕێکەوتنمان نییە. یعنی بە نێوەنگیری ئەمریکیەکان، ئیسرائیلەکان و ئیماراتیەکان ڕێکەوتنیان واژوو کردووە کە چەند خاڵێک لە خۆ دەگرێت کە پەیوەندی ڕاستەوخۆی نێوان ئەم دوو وڵاتە لە خۆ دەگرێت لە هاتوچۆی فڕۆکەوانی لە بابەتی دیکە وەکو باز دەکرێت و هەندێک چاودێری شیکردنەوەی بۆ دەکەن. ئەمە تەنها لە نێوان ئیمارات و ئیسرائیلە نامێنێتەوە، وڵاتی دیکەش دەگرێتەوە. قسە لەسەر ناوڕۆکی ڕێکەوتنەکە گرنگی ڕێکەوتنەکە لەم کاتەیە بۆ ینی بۆ ئێستا ئیمارات و ئیسرائیل دەست بۆ کارێکی وەها بن چیتر دەیەوێت لە ڕیزێم ڕێکەوتنانەیە بێت لەگەڵ ئیسرائیل وەکێ تا ئێستا دژە. قسە لەسەر ئەم بابەتان ناکەین. لە تەوەری یەکەمان میوانداری پێشڕەوەیسی چاودێری سیاسیمان کردووە کە ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵمانە کاک پێشڕەو سپاس بۆ بەشداری دەم کاتە و باش. با باسێکی ئەوە بکەین بەر لەوەی باز لە گرنگی ڕێکەوتن بکەین، با باز لە هۆکاری ڕێنەکەوتن بکەین. هەرچی هێز و لایانی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان دەڵێن گرنگە هەولێر و بەغدا ڕێبکەون، حکوومەت هەرێمی کوردستان ئەڵێ ئامادەین، بەغدا ئەڵێ ئامادەین، مەرجەکانی یەکتریمان قوبوڵە، نزیک دەبینەوە لە یەک، نزیکین لە ڕێکەوتن. لە پڕا دوو بەیان نامەی جیاواز دەرەچن ئەو تۆمەتبارەکە ئەم لایانی بەرامبەر تۆمەتبارەکە. لەسەر زاری یعنی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەڵێ پێویستە بۆ دابینکردنی شایستە دارایەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەولێر و بەغدا ڕێبکەون. مادەم هەموو ئەم گرنگیە دەزانن، هەموو ئامادەن ڕێبکەون، هەموو بە مەرجەکانی یەکتر قایلن، هەمووشمان قبوڵمانە لە چوارچێوەی عێراقی فیدراڵدا بژین، بۆچی ڕێ ناکەوین؟ ئەم کاتێ ئێوە بینەرانی بەرنامەکەت باش، ومێدەوارم هەموو لایەک لە تەندروستێکی باشدا بندور بن لەو پەتا و دەردەسەریەکە ئێستا ڕوبەڕووی کۆمەلگاکەمان بۆتەوە. لە ڕاستیە لە پاڵ گەرمی سەحەتی بابەتە تەندروستیەکان لە هەرێمی کوردستان ئەمماوەیە بابەتێکی تریش گەرم بوو کە بریتی بوو لە بابەتی پێکهاتن یان پێک نەهاتن لە بینی بەغدا و هەولێرەوە. بێگومان لە دوای زنجیرەیەک سەردانی وەفدی هەرێمی کوردستان بە سەرکردایەتی کاقوبات تاڵەوانی بۆ بەغدا و لە ئەنجامی کۆمەڵە گۆڕینەوە کە ئێمەمانان هەموو لایەکمان هێماکان بۆ بوون لە دوای جەژن بچێتە قالبی ڕێککەوتن و ئیمزاکردنی پرۆتۆکۆل کێشەگەلێک کە ماوەیەکی زۆرە لە بینی هەولێر و بەغدا هەیە بەشێکیان چارەسەر بێت. دەڕاستیە ئەمە ڕاستە ئێستا ڕێککەوتنەکان فۆرمەکەی وا وەرگرتووە بریتە لە پێناو بودجە و موچە، بەڵام ئەمە ڕێککەوتنێکە تعبیرە لە کێشەگەلێکەوە کە لە ئەوێ ڕۆژێەوە لە دوای پرۆسیسی ئازادی عێراق و دروستکردنەوەی کایەکانی حکومڕانی لە عێراقا چەگەرەی کرد و بەردەوامی هەبوو تا چرکەساتی ئەو ڕۆمان. بێگومان لە پرۆسیسی ڕێفراندۆم و دەرهاوێشتەکانی دوای ڕێفراندۆم گەیشتە لووتکە ئەم کێشانە، ئەویش لە کێشەی سنوور کە خۆی لە مادەی ١40 دەستوری ناوچە جێناکۆکان دەبینێتەوە
لە کێشەی پێشمەرگە کە لە دەستوری هەمیشەی عێراقی متمانە پێکراوی لایەن کۆمەڵانی خەڵکی عێراقەوە بریتە لە پاسەوانی هەرێم لە چەکدارکردن و لە پێدانی موچە بریتە لە دەرکردنی کۆمەڵێک یاسا بریتە لە کۆمەڵێک پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان هەموو ئەوانە بریتە لە نوێنەرایەتی هەرێمی کوردستان کە لە دەستورە ڕوونهێمای بۆ کراوە کە دەبێت لە هەموو سەفارەی عێراق لە وڵاتانە نوێنەرایەتیان هەبێت کێشەگەلێکی تر کە هەمووی کۆکراتەوە بەڵام بەداخەوە ئیتر نەگەیشتە ڕۆژ بە ڕۆژ نێوانی هەولێر و بەغدا ئەگەرچی هەڵکشان و داکشانێکی بەخۆوە بینیوە بەڵام لە دوجار وابوو دێرکوانە وەزاتی دارایی ڕوونکردنەوەیەکیدا بە هەمان شێوە وەزاتی دارایی عێراقشە ڕوونکردنەوەیەکیدا ئەگەرچی ئەم دوو ڕۆژە ئومێدەکان یان هەنگاوەکانی پشپەردە بەو ئاراستەیەن کە لە ماوەی نزیکی داهاتوو سەر لە نوێ دانیشتەکان ڕوو بداتەوە لە ماوەی نزیکی داهاتوو دیسان ئەم ویستە هاوبەشەی لە نێوان بەغدا و هەولێر هەیە بۆی دووبارە ڕێککەوتن تێدا بکەن بەڵام بەگشتی ڕێککەوتنەکان گەیشتۆتە حاڵەتێکەوە کە دۆستەکانمان لەسەر ئاستی جیهان و نیارەکانیشمان لەسەر ئاستی جیهان تەمەشە ئەم ڕێککەوتنێ بینی هەولێر دەکەن و بەشێکی زۆریش لێە دۆستەکانمان لە دانیشتنە فەرمیەکان لە دانیشتنە نافەرمیەکان هەمیشە ئامۆژکاریان یان هۆشداریان بۆ ئێمەی هەرێمی کوردستان بریتی بۆ لە ڕێککەوتن و بۆ ئێمەی هەرێمی کوردستانیش لە دوای ڕیفراندۆم و پەرچەکردداری وڵاتان لە دەرحەق ڕیفراندۆمەوە کەوای لێکرد بەشێکی زۆری کوردستانمان لە دەستەوە بڕوات گەیشتن ئەم قەنەعاتەی کە وڵاتان ئێمەیان قبوڵە ینی وڵاتان هەمیشە ئاراستەمان دەکەن یان ڕوێنوێیمان دەکەن کە ئێمە بتوانین ستراتیژ بکەینە بەغدا و لە بەغداوە بتوانین بەڕێ ڕێک دنیاوە دەربچین بۆیە ئەم بابەتە بابەتێکی زۆر هەڵدەگری دانیشتە چارەسەرکردنی کێشەکانی بینی هەولێر و بەغدا و بەردەوامیشی دەبێت و درێژەش دەچێشێت لە بەرچاومان بی ئێستای عێراق لە سنتەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سنتەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بریتیە لە بابەتە گەرمەکانی بەریەککەوتنی پرۆژەکان لە بەریەککەوتنی هەژمونونەکان لە بەریەککەوتنی تەنان بەشێک لە هێزی گەرمیش لە وڵاتانەوە هەمووشمان دەیزانین ئەمە لەولایە ئێران ڕێککەوتنی استراتیزی لەگەڵ سین کردیە کە دەیەوێت هەژمونی سین بهێتە ئەو منتیقەیە کاتێک هەژمونی سین هاتە ئەو منتیقەیە پەرچەکردداری ئەمریکا خێراتر دەبێت هەر ئەمڕۆ ئەنجومەنی ئاساییشەوە سزادانی ئێران لە مەڕکڕینی چەکە هەموار نەکردەوە ینی نوێی نەکردەوە کە ئەمەش هەنگاوێش تازەیە ئەوە دەیبینین لەولایە لە باشوورە عەرەب ئیمارات لە ناویانە کە پێشبینی دەکرێت ژمارەیەک وڵاتی تریش بێتە پاڵ ئیماراتەوە بۆ ڕێککەوتن لەگەر ئیسرائیلەوە کە ئەمەش دەدوای خۆیەوە دەرهاوێشتە و لێککەوتەی جیاواز بەخۆی دەبێتەوە لە باکووریشمان هەژمونونەکانی تورکیا و پەرچێشیەکانیان بۆ سووریا بۆ عێراق تەنانەت زیاتر بۆ عێراق و لەولایە لەگەر یۆنان لەولایە لەگەر لیبیا لەولایە ینی بە دەوروبەری خۆی بە هەمان شێوە ئێرانیش وە ڕووداوەکانی لوبنانیشەوە کۆمەڵک لێککەوتەی دەخێت ئەمە پێمان دەڵێت هەموو ئەو زنجیرە ئاڵوگۆڕە سیاسیە ئیداریە کارجێڕیانەی کە لەو منتیقەیە بەشێکی ڕوویداوە بە تایبەت ئاڵوگۆڕە سیاسیەکە کاریگەری دادنێت لەسەر عێراق و لە ماوەی نزیکی داهاتووش سەرۆکوەزی دەوڵەت مەدار کازمی نیازی سەردانی بەغدای هەیە بۆیە هەموو ئەوانە پێکەوتی هەڵکێشن هەموو ئەوانە ڕنگ دەداتەوە بەسەر نێوانی هەولێر و بەغداشەوە. کاک پێشڕەو یعنی بابەتێکی زۆر گرنگە دووروژان یعنی باست لە دۆخی ینی بە جۆرێک لە جۆرەکان ئاماژەیەکە بە بەغداش کرد ئێمە تا ئێستا کە لە میدیا و باسمان کردووە باسمان لە سوودی ڕێکەوتنەکان کردووە بە تایبەتی لە نێوان هەولێر و بەغدا و لە دۆخی ئێستاە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ هەرێمی کوردستان بەڵام یعنی دەبێ بەغداش سوود لەم ڕێکەوتنانە نەبینێ دەبێ بەغداش ئەمانەوەکو بە کارتێک بەکارنێنێکە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێەکەوێ بەغدا چۆن مامەڵە بە ڕێکەوتنەوە لەگەڵ هەرێمی کوردستاناکە ئەگەر بگەن بە ڕێکەوتن یان ئەگەر بەغدا مەبەستێتی بگا بە ڕێکەوتن. لە ڕاستیە ئێستا بەغدا هاوشێوەی هەولێر زیاتر بەغدا وەکو کارتێکی سیاسی لە بینی هەولێر و لە بینی هەولێرە بۆ بەرامبەر هەولێرە بەکاری دێنێت ئەوە دەژبینی لە ماوەڕابردوو دوای ئەوەی کە
تەئسیراتی کۆڕۆنە ڤایرۆس لەسەر جیهان و بەتایبەت لە بازاڕی نەوتا دروستی کرد کە وای لێ کرد بەشی زۆری جیرفانی وڵاتان لە ناویشیە جیرفانی وڵاتی عێراق و بە هەرێمی کوردستانیشە زۆر بەتاڵ بێت ئەوە دەیبینی لەگەر ئەمە ڕەگ دەداتەوە بەسەر دانووسانەکان ئاخیر پێشنیاری بەغدا بریتی بوو لەوەی دۆسەی نەوت بەلاوە بنێن بەڵکو هاوتۆتە سەر دۆسەی خاڵە سنووریەکان کەواتە ئەمە دەردەکەوێت بەغداش دەیەوێت وەکو کارتی سیاسی لە پێناو بەرژەوەندی سیاسیە بەکاری بینێت بەڵام ئێمە لەبەر چاومان بێت ڕێککەوتنی هەولێر و بەغدا وێڕای ئەوەی بۆ ئێمەی هەرێمی کوردستان بەشێک لە چارەسەرکردنی کێشەکانمانە بە هەمان شێوە بۆ بەغداش بەشێک لە چارەسەری کێشەکانانە هەموو هێما جیهانیەکان هێما هەرێمایەتیەکان هێما ناوخۆیەکانی عێراقی شێما بۆ دەکەن کە ڕێکخراوی تیرۆریستی داعشە لە ئێستاە لە خۆ هەڵسانەوە و گەشانەوە و جۆرێک لە جۆرەکان چاڵاکیەکانی بەراورد بەڕابردوو زۆر زیاتر بووە تەنانەت لە چەند سەد تێپەڕ دەکا کە لە ماگەکانی ڕابردووە لە ناوچە جێناکۆکانەوە ڕوویدایە بۆیە ئەگەر لە حاڵەتی ناکۆچی بینی هەولێر و بەغدا بریتی دەبێت لە دروستکردنی فەراغی ئەمنی بۆشایی ئەمنی لەم ناوچەیە لە حاڵەتی ئەمەشا بە تایبەت بەغدا لە ناوچە سونیەکان هەمیشە کێشەی چەگەرە یان کێشەی گەشە و گەشانەوەی داعشی هەیە بۆیە لەوێ وەک بەغدا دەتوانانی قازاد بکە ئەگەر یەکێک بی لە دۆسیە هەرە دیارەکان لە مەڕ چارەسەرکردنی کێشەی بەغدا و هەولێرەوە کە مای سوود دەبێت بۆ بەغدا بێگومان لە حاڵەتی ئیستیقراری عێراقیشەوە چونکە ئێمە لە عێراقی پێش پرۆسیسی ئازادی عێراق مەبەستم لە قۆناغی سەدام حوسێن مەبەستم لە قۆناغی پێش سەدام حوسێنیشەوە هەمیشە چارەسەر نەکردنی کێشەی کورد ڕەنجی داوەتەوە بەسەر دۆسیەکانی تر تەنان دوای لێ کردو زۆرجا عێراقیشەوە بەسەر قەیرانی دارایی زۆر خراپترا بڕواتن تەنان نەک قەیرانی دارایی بچێتە سەر قەیرانی سیاسی و حیزبی و تەنان زۆرجا کۆمەڵایەتیشەوە تۆرەگە سیر بکەی بەشێک لە چاودێرەکان لە دەستپێکی شەڕی نێوان عێراق و ئێران بە پەشیمابوونەوەی عێراق ئاراستەی دەکەن کاتێک لە ئەوێ ڕۆژێەوە لەمەڕ ڕێککەوتنی کورد کۆمەڵک تەنازوری بۆ ئێران کردبوو بە هەمان شێوە ئەمە دەبێتەوەی تێکچوونی باڵانسی عێراقەوا دەکات پەلاماری کوێت بدات هەر لەوێشەوە ناوەسێت وا دەکات ئابلوقەی جیهانی بەسەر عێراقەدا بێت بۆیە ئێستا لەلای هەموو عێراقیەکی ژیر ئەمەیە عێراق ئەو کاتانە بڕوە و ئاراستەیەکی لە بارتر و ئارامتر دەڕوات ئەگەر چێشە ناوخۆیەکانی چارەسەر بکات بە هەمان شێوە عێراق ئەو کاتانە دەتوانێت دەوری مێحوەری خۆی ببینێت ئەگەر لە ناوخۆ بەهێز بێت بێگوما ئەمانە چۆن بەهێز دەبێت بەوە بەهێز دەبێت هەموو ئەو پرانسیپانەی یان هەموو ئەو مادە دەستوریانەی کە کۆمەڵانی خەڵکی عێراق لە ماوەی ڕابردوو دەنجیان پێدا بوون بە دەستوری هەمیشەییەوە بێ لە قالبی دەستوریەوە بیخاتە قالبی پراکتیکیەوە لە قالبی پراکتیکیەوە هەوڵدا باشتر پرانسیپەکانی لەناو کای کۆمەڵگای عێراقیە ئەوەی سەیرە یعنی لە دوای ساڵی 2014ەوە کە گرفت لە ینی لە ناردنی بودجە و موچەی هەرێمی کوردستان دروست بوو لەسەر ئابووری سربەخۆی هەرێمی کوردستان بەغدا لوتی لە هەرێمی کوردستان کردووە لەو کاتەوە تاوەکو ئێستا بۆ ماوەی چەند مانگێک ڕێکەوتنێکی سەرەتایی لە نێوان هەولێر و بەغدا هاتە ئاراوە لە سەردەمی دکتۆر عادل عەبدولمەهدی کە ماگانە 450 ملیار دەهات بۆ هەرێمی کوردستان ئەوە بوو پاشەکەوتی موچە لابراو ئەم بابەتانە یعنی 6 ساڵ گفتوگۆ نەگەیشتن بە ڕێککەوتن چیمان پێڵێ پێمان دەڵێت سیقە لە نێوان بەغدا و هەولێر غیابە سیقە لە نێوان پێکهاتەکانی عێراق غیابە سیقە لە بینی خودی نوێنەراتی حیزبەکان لە کابینەی کازمی و پێش کازمی غیابە هەر لەبەر ئەمەشەوا دەکات کە پاش ئەو هەموو ماوەیە نەتوانێت ڕێککەوتن بکەن خۆت لە بەشی دووەمی بەرنمەکەی هێمایەکی جوان بۆ کرد من دەمەوێت هەوڵ دەم بیخەمەوە ناو بابەتەکەەوە یعنی ئەوە سیر کە عەرەب و ئیسرائیلیشەوە ڕێک دەکەون بەڵام عێراقیەکان لە ناو خۆیان ئینجا لە ناو عێراقیەکانیشەوە شیع و شیعە ئینجا سونە و سونە ئینجا کورد و کورد ڕێک ناکەون ئەمە لە پای چێ لە پای ئەمەیە بەشێکیان غیابی سیقەیە نەمانی متمانە و دڵنیاییە لە بینە پێکهاتەکانی عێراق کە لەلایەک لەلایەکی تریش کاتێک عێراق نەتوانێت لە سەرکایەکانی خۆی بوەستێ کاتێک عێراق نەتوانێت دەورە میحوەرەکەی خۆی ببنێت دەبێتە وەرشەی دەستێوەردانی وڵاتانی ترەوە تۆ وەرە سیر بکە
ئەگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕا زیاتر لە 15 پرۆژەی وڵاتان و چەند وڵاتێک پێکەوە وڵاتی جیاجیا هەبێت ئێتوەرە ڕنگدانەوەی لەسەر عێراق زۆر زیاترە بە زیاتر لە 15 پرۆژە هەیە. سعودیا دەوێت هەژمون لە عێراقا دروست بکات، تەنانەت ئێران دەوێت هەژمون دروست زیاتر بکات، تورکیا دەوێت هەژمون زیاتر بکات، تەنانەت ئەمریکا دەوێت هەژمون بکات، رووسیا دەوێت هەژمون بکات، سین دەوێت هەژمون بکات. کاتێک تۆ هەم باسی ئەم وڵاتانە دەکەی ئەوروپا دەوێت هەژمون بکات. بێگومان هەژمونیوانە لە ڕێگای ئەم حیزبانەوە دەبێت یان لە ڕێگەی ئەم پێکاتە حیزبیانە دەبێت کە لە گۆڕەپانی سیاسی عێراقا بوونیان هەیە. کاتێک هەر حیزبێکی سیاسی لە عێراقا هاوکاری لە وڵاتان وەرگردیان سپۆنسەری حیزبایەتی حیزبەکە لە وڵاتێکی تر بوو بێگومان دەبێت ئەجنداکەشی چارەسەر جێبەجێ بکات. لە وێڕای جێبەجێکردنی ئەجنداکەی دەبێتە هۆی ئەم بێمتمانی کە لە ئێستا لە عێراقا هەیە. تۆرە سیر بکە لە ئێستایە خراپترین حاڵەتی سیاسی لە بینی شیعەکان ئێستایە کە زۆر ناتەبان لە حاڵەتەکە شیعەکانە هەمووشیان لەژێر تابعی مەرجەعن. ئەمە لەلایەک سوننەکان بە شێوەیەک پەرتەوازە بوون کە زۆر جار هەیە ناتوانانی کۆیان بکەوە. ئەو خۆشمان لە ناو هەرێمی کوردستانیشمان لە خراپترین حاڵەتەکانی پەرتەوازەی داین. بێگومان کاتێک ئەو ناوچەیەوە هاگەرم بێت، کاتێک ئەم جیهان لەم چاوەکانی بۆ ئەم ناوچەیە وازەخ و گەرم بێت، چۆن دەتوانیت تۆ ئەجندا بە عێراقچیاتی بکە یان پرۆسیسێکی نیشتیمانی هەنگاو بنێ لە پێناو عێراقیەکانەوە دەتوانێت مۆفەق بی. بێگومان ئەم حاڵەتە ڕووداوە کۆی هێمات بۆ کرد پاش ئەوە ماوە ناتوان ڕێک بکەوت. باشە کاک پێشڕەو تا چەند گرنگە گفتوگۆکان پاگێکی گفتوگۆ بن، یعنی ئەوەی ئێستا کە هەیە تەرکیزەکە لەسەر بابەتی داراییە. وەکو لە پێشەکی بەرنامەکە ژوتم نە حکومت ناحەقێتی نە خەڵک ناحەقێتی کە ئەمە داوایەتی، بەڵام خۆن ئەم هەموو کێشە هەڵواسراوە هەر بمێنێ یعنی لە قۆناغێکی دیکە ئەگەر ڕێکەوتنی دارایی و بودجەیش بێتە ئاراوە بەهۆی ئەو ڕێنەکەوتن لەسەر خاڵەکانی دیکە ئەمیش هەڵدەوەشێتەوە وەکو لە ڕابردووە بینیومانە. تا چەند گرنگە پاکێجی گفتوگۆ هەبێ و پاکێجی ڕێکەوتن هەبێ و وەکو ئەوەی کە لە دنیادا ڕوودەدا خەڵکانێک هەبن ناو بژیوان بن چاودێر بن یعنی سەرپەرشتی هەردوو لا بکەن. لە ڕاستیە ئێوەی هەرێمی کوردستان هەمیشە ڕێکەوتنەکانیان چونمان بۆ بەغدا لەسەر موئەسەساتی نەبووە، ینی دەستگایەک تایبەت دروستکەین دەستگاکە بریتی بێت لە کاری ئەمە بێت مەلەفەکان یان دیسکەکانی بینی هەولێر و بەغدا ڕێک بخات. ئەگەرچی لەم کابینەیە هەوڵدرا ئەمە دروست بکە، بەڵام لە بەرەوەی دەست پێکە لە بەرەوەی هێشتا نەهاتۆتە قاڵبی جێبەجێکردنەوە وای نەکردووە ڕنگدانەوەی بە شێوەیەک بێت کە مای ئیجابی بوون بێت بۆ هەموو لایەکمان. هەر ئەمە شەوای کردووە کە لە پاڵ چارەسەر نەکردنی بەشێک لە دیسکێک لە دیسکەکانەوە نەتوانانی کۆی دیسکەکانەوە چارەسەر بکەین. بە ماناکەی تر خۆیمە لەگەڵ عادل عەبدولمەهدی ڕێکەوتین لەسەر چارەسەرکردنی بودجە، بەڵام لە بەرەوەی ئەم هەنگاوە نەبوو وای لێ هات بودجەشمان کە دەبوو کێشەی تر چارەسەر بکەین لە شێوەی دەستور مادەی 140 دەستوری، لەسەر شێوەی نوێنەرایەتیکردن، لەسەر شێوەی فیدرالی حەقیقی هەمووانە چارەسەر بکەین، بەڵام کە نەمانتوانێ ئەمە چارەسەر بکەین ئەوەی چارەسەریشمان بوو گەڕاوە پاش. بێگومان ئەمە لە چۆ سەرچاوە دەگرێت، یەکێکیان لەوە سەرچاوە دەگرێت کە ئێمە بە دەستگا کارەکانمان نەکردیە. پیاوێکی گەورەی جیهانی هەیە هەمیشە پێی وایە جیاوازی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا لە سێشتە، ئەویش بەدەستگانەبوون کە مەبەستی لە موئەسساتی دەوڵەتە موئەسساتی ئیدارەدان. تۆ ئەگەر موئەسساتی دەوڵەتت بەو شێوەبی بێگومان ڕەنگ دەداتەوە بەسەر کایە دیبلۆماسیەکەشەوە کە ئەمەی ئێستا ڕوو دەداتن. ئەمە بۆ ئێمەی هەرێمی کوردستان جارێک ڕاست بێت بۆ بەغداش دوو جار ڕاستە. تۆرە سیر بکە لە قۆناغە جیاجیەکانی بەغداوە هەر کاتێک یەکێک لە کاراکتەرەکان هاتبێت بە شێوەیەک ئیدارە و ئاراستەی حکومەتی کردووە کە لەگەر کاراکتەرەکەی ڕابردوو خۆی داهاتوی خۆی زۆر جیاوازە. عێراق لە کاتی ئیبراهیم جەعفەریە زۆر جیاوازە بەراورد بە ئایاد عەلاویە، وەکو چۆن ئایاد عەلاوی زۆر جیاوازە لەگەر نووری مالیکی، وەکو چۆن نووری مالیکی زۆر جیاواز لەگەر عەیدەر عەبادی، وەکو چۆن ئەویش جیاوازە لەگەر عادل عەبدولمەهدی، وەکو چۆن ئەویش جیاوازە لەگەر کازمی. کاتێک دەستگای نەبوو هەر کەسێک لە ئەم کاراکتەرانە هاتنە سەر حکومەت بە شێوەیەک هەنگاوەکان دەنێن کە ڕنگدانەوەی بەخۆوە بێت یان بە ماناکەی تر گۆشەنیگاکانی خۆی ڕامانەکانی خۆی بۆ کۆی مەلەفەکانەوە دەبێتە بەرنامەی حکومەتەوە وەکو بینیشمان. و
ئەمەش لەلایەکی تریش دەرکەوت کە خۆپیشاندەرانی بەغدا لە ماوەی ڕابردووە هەمیشە گلەییان ئەوە بووە کە بەرنامەی کاری حکوومەتەکان جێبەجێ نەکرایە بۆی ئەگەر بەرنامەی کاری کابینەکان لە حکوومەتەکان جێبەجێکرا بەیە نە خۆپیشاندان لە بەغدا ڕووی دەدا نە هەوڵیشیان دەدا بە ئیستیقالەکردنی کابینەکەی عادل عەبدولمەهدی کە بە شایەدی هەموو لایەکمان کابینەکەی عادل عەبدولمەهدی لە هەمووان باشتر بوو بۆیە ئەمە وا دەکات لەلایەک موەسسەی نەبووە لەلایەکی تریشەوە پرانسیپەکانی پێکەوە ژیان لە عێراقا نەچەسپای ئێمە لە دوای پرۆسیسی ئازادی عێراقا خوا لێ خۆش بوو جەنابی مام جەلال ئەندازیاری انتخاب پرۆسیسێکی سیاسیە لە عێراق ئەویش پێی دەوتە سیاسەتی تەوافقی دەرکەوت باشترین کاتەکان ئەو کاتانە بوون کە عێراق لەبەرەوەی فرە نیشتیمانە لەبەرەوەی فرە نەتەوەیە لەبەرەوەی فرە پێکاتیە لەبەرەوەی فرە مەزهەبە لەبەرەوەی فرە کۆمەڵێک فرەیترا باشترین حاڵ بریتی بوو لەو سیاستەی کە پێی دەگوترا تەوافقی کە ئەندازیارەکەی جەنابی مام جەلال بوو بەر لە ژیان ئاوایی بۆیە من پێم وایە ئەگە بمانەوێت بیگەڕێنەوە کەنارە ئارامەکان یان بمانەوێت باشتر بکەین لە ئێستاە دەبێت بین تەوافقی بکەین بۆ تەوافقی لەبەرەوەی شعبی عێراقی شعبێکی دیموکراسی نین بە ینی پێوەری دەنگدانیان لەسەر بنەمای لێوەشاوی و یان قاڵبووی دیموکراسی و ئینتیخابات بێ کەواتە لەسەر فرەیەکان دەنگ دەدەن کە لەسەر بنەمای فرەیەکان بووت ڕەنگ دەداتەوە کەواتە دەبێت لە بەرچاوی تەوافق بکەین. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز پێشەوەیسی چاودێری سیاسی لە هەولێر و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی لەسەر گفتوگۆکانمان تایبەت بە گرنگی ڕێکەوتنی هەولێر و بەغدا و هۆکارەکانی ڕێک نەکەوتن سپاس بۆ بەشداریت وەرەزانوکو لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێکرد یعنی ڕێکەوتنی ئیسرائیل و ئیمارات دەستپێکێکی نامۆیە بەڕاستی بەلای وڵاتانی عەرەبیەوە دەمارێت بزانین هۆکاری ئەم ڕێکەوتنە لەم قۆناغی ئێستا بە نێوەنگیری ئەمریکا چییە ناوڕۆکی ڕێکەوتنەکە چییە و وڵاتانی عەرەبی قۆناغێکی نوێ لە پەیوەندی عەرەبی ئیسرائیل دەست پێەکەن یان ئەمە تەنها پەیوەندیەکی تاکلایانەی ئیماراتی ئیسرائیلیە لەسەرم بابەتە گفتوگۆکەین بە میوانداری بەڕێز مەلا یاسین نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە قاهیرە کە بە سکایپ و ڕاستەوخۆ لە میسرەوە لەگەڵمانە بێ کاک مەلا یاسین سوپاس بۆ بەشداریکردنت دەمەوێت بپرسم ڕێکەوتنی ئیمارات و ئیسرائیل چۆن لێک دەدەنەوە لەم قۆناغی ئێستا لەم کاتی ئێستا لەم تەنگەژەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە لە وڵاتانی عەرەبیە هەیە لە ئەم جیاوازە لە هەژمونگەرایی وڵاتانی زنهێز لە ناوچەکەیە ئیسرائیل و ئیمارات چۆن دەگەنە ڕێکەوتن و چۆنی لێک دەدەنەوە بەڵێ سەرەتا ئێوارەتان باش و ئێوارەی بینەرانی گەلی کوردستان و هەموو کارمەندانی گەلی کوردستان باش دیارە جەناب سەرەتا باسیەوت کرد وت ئەم ڕێکەوتنە نامۆیە من پێم وایە نامۆ نییە ئەم ڕێکەوتنە زۆربەی وڵاتانی عەرەبی ژێربەژێر عەلاقەیان لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل هەیە بەڵام هەر سێ دەوڵەت عەلاقەکەیان هاتوتە سەر مێس ئەویش مصر یەکەم جار دوایی ئەردەنە دوایی ئەوە ئێستش ئەماراتی هاتە گەڵ ئەجنا ئەو وڵاتانی تری زۆربەی وەکو مەغریب وەکو قەتەر وەکو تا ئەندازێک سعودیەش عەلاقەیەکیان لەگەڵ ئیسرائیل هەیە بەڵام عەلاقەکە ژێربەژێرە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم من پێم وابێ ئەمە حملەیەکی ئینتیخابیە هەم بۆ ترامپ لە ئەمریکا و هەم بۆ ناتانیاهۆ لە ئیسرائیل زیاتر و ئەو هەژمونی جنابیشت باست کرد هەژمونی زلهێزەکان بەسەر منطقەکەەوە من پێم وایە وڵاتانی عەرەبی یا ڕژێمەکانی عەرەبی یا گەلانی عەرەبیە ئەوەی ناوی نیشتیمانی عەرەبە ئێستا لە ئەسوئەی حاڵاتەکانی هەیەتی ئەوە تا ئەوەی کە لە لوبنان ڕووەدا ئێمە هەموو باشی زانین لەو سەرەوە پیابێن ئەوەی لە عێراق ڕووەدا جەنابەت لە من باشتری زانی کە خۆت لە عێراقی ئەوەی کە لە سووریا ڕووەدا لە وێرانی و ماڵوێرانی و بەدبەختی ئەوە کە جەناب دەیبینی یەمەن بە هەمان شێوە ئەو وڵاتانەی کە ئیستقراریان تایە زۆر و سیاسەتێکی ڕاست و ڕەوان و ڕۆشنی تیا ینی تەطبیقەکرێ من پێم وایە تاکە وڵات لەم بوارەیەوە جگە لە وڵاتەکانی خەلیج کە مەملەکەت و ئیماراتن تەنها وڵاتی مصرە ئیستقرارێکی پێوە دیارە مصریش دیارە پشتیوانی لەو ڕێکەوتنە کرد ئەوەش خۆی لە خۆیان قووەتێکدا بە ڕێکەوتنەکە هەرچەند ڕێکەوتنەکە هێشتا ئیمزا نەکراوە لە چەند هەفتەی داهاتووە قرار وایە ئیمزا بکرێ وەکو دۆناڵد ترامپ باسی کرد بەڵام ئەمە بۆ لەبەر حملەی ئینتیخاباتە خۆ دەزانی هەم نەتانیاهۆ لە ژێر زەبر و چەقۆی کۆمەڵێک توهمەی فەسادی و گەندەڵی و ماڵوێرانی و دوای ئەوە حل نەکردنی مەسلەی کۆرۆناژ لە ئیسرائیلە
زۆر تەنگاوی کردو زۆری بۆ هێناوە چەندین وەختە ئێستا حکوومەتەکەی بۆ پێکنایە بەڵام ئەویش ململانەیەکە بۆ ئەوەی نەچێتە بەردەمی مەقسەڵەی قانون لەوێ ئەمە گروتینێکی ئەداتێ بۆ ئەوەی بتوانێت شعبێتی زیاتر بەرز بێتەوە و هەروەها دۆناڵد ترامپیش دەم کاتەیە خۆتەزانی هەم وەزعی باش نییە بەرامبەر بە بایدن هەم کێروی دەنگدانەکەی یا کێروی پشتیوانەکەی زۆر نزم بۆتەوە لەبەرەوە پێویستی بە گوڕوتینێکی انتخابی هەیە بۆ ئەو مەسلەیە ئەمە لە ڕووی ئەمریکا و ئیسرائیلەوە لە ڕووی عەرەبیشەوە وەک عەرزم کردی دیارە زۆربەی وڵاتان عەلاقەیان هەیە بەڵامەوە ئیمارات جورئەتی کردو وەکو ئەردەن و مصر ئیعلانی کرد کە عەلاقەیەکی هەیە و اتفاقێکەکە و ڕێگەکەون لەسەر هەموو مەسەلەکان بەڵام ئەوەی کە ئێستا دیعای بۆ کرێت لەناو عەرەبا ئەوەیە گوایە ئەم عەلاقەیە ئەبێتە هۆی ئەوەی کە ئیسرائیل چیتر ئەراضی زەفەی غەربی و قتاعی غەزە نەلچێت بە دەوڵەتی ئیسرائیلەوە. جاخۆی پرسیارەکە ئەوەیە یعنی ئیسرائیل لە بەرامبەر ڕێکەوتن لەگەڵ ئیمارات و نزیکبوونەوە دۆستایەتی لەگەڵ عەرەبا دەستبەرداری ئەو ناوچانە دەبێت دەستبەرداری ململانێ لەگەڵ فەڵەستینە بێ ڕێ بۆ فەڵەستین خۆشەکە و وڵاتێکی عەرەبی گەشاوە دەرکەوێ و هێدی ببێ بە دەوڵەتێکی سربەخۆی جوان. ئەمە پرسیارێکی جوانە ئەمە پرسیارێکی معقولە ئێستا ئیسرائیلەکان ئەو قەراریان نەداوە ئەوەی دۆناڵد ترامپ ئەیڵێ و ئەوەی ئیماراتەکان ئێڵێن جیایە لەوەی کە ئیسرائیل ئێڵێن دوێنێ نەتانیاهۆ نێشاردەوە ئەڵێ ئێمە هیچ باسی ئەو بابەتەمان نەکردەوە ئێمە سوورین لەسەر لکاندنی ئەراضی تری زەفەی غەربی و قتاعی غەزا بە ئیسرائیلەوە بەڵام ئەوانی تر ئەڵێن عەلاقەکە ئەڵێن یەکێک لە مەرجەکانی ئەم ڕێکەوتنە ئەوەیە و هەروەها ئەگەر ملاحەزە بکەی ئەوروپیەکان اتحادی ئۆروپی سویسرا کۆمەڵی وڵاتی تر باسی ئەوە ناکەن کە ڕێکەوتنەکە باشە مبارەکەی ڕێکەوتنەکە ناکەن بەڵکو ئەڵێن پشتیوانی لە بوونی دوو دەوڵەتی سربەخۆکەین ئەوش دەوڵەتی فەلەستین و دەوڵەتی ئیسرائیل بێ یعنی ئەوان سوورن لەسەر قسەکەی خۆیان گوتێرێشیش ئەمین عامی ئومەم متحیدە دیسانەوە پیرۆزبایی لە ڕێکەوتنەکە کرد بەڵام تاکیدی کردەوە لەسەر ئەوەی کە ئەبێ هەوڵ بدرێت دوو دەوڵەتی سربەخۆی مستەوا بەیەک دروست بکرێت دەوڵەتێک بۆ فەلەستین دەوڵەتێک بۆ ئیسرائیل وەکوکە هەیە لەبەرەوە هەم ڕێکەوتنەکە غموزێکی زۆری تایە هێشتا هەم ڕیسالەکانی پشتی ڕێکەوتنەکە بۆ عەرەب شتێکە بۆ ئیسرائیل شتێکە بۆ ئەمریکا شتێکە و خۆ دەزانی هێشتا هیچ وڵاتێکی جگە لە بەریتانیا پشتیوانی کوێرانەی بۆ نەکردووە بەریتانیا پشتیوانی تەواوی کرد لە ڕێکەوتنەکە و پێشتێکی باش بوو وڵاتانی خەلیجیش تەنها جگە لە سەڵتەنەی عومان کە پشتیوانی تەواوی کرد ئەوانی تر هێشتا پشتیوانیان نەکردووە خۆتەزانی عەفوەن فەلەستینیەکان بە هەردوو بەرەکەی هەم حەماس و هەم فەتحەوە دژی وەستانەوە بە توندی ئێران دژی وەستایەوە بە توندی قەتەر بینەبین دژی وەستاوەتەوە لەبەرەوە ئەمە شتێکی یعنی شتێک نییە کە تەواتوری هەموو عەرەبی لەسەر بێ و شتێک نییە تەواتوری هەموو وڵاتانی ئەوروپی و ئەمریکیشی لەسەر بێ باشە ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا هەر لەسەر دەستی ترامپ ڕاگەیەنرا ڕێکەوتنی سەدە بوو ڕێکەوتنی ئیسرائیل و ئیمارات و لەو لاشەوە ڕێکەوتن نامەی سەدە ئەمە ئاماژەن بۆ چ گۆڕانکارێک لە ناوچەکەیەوە ئەم ڕێکەوتنی لە نێوان ئیسرائیل و ئیمارات هەیە دەچێتە خزمەتی ڕێکەوتنی سەدەوە یان ڕێکەوتنی سەدە بە جددی ڕێکەوتنی سەدەیە دەڕوات جێبەجێ دەبێت خۆی سەفقەی سەدە نەک ڕێکەوتن هێشتا نەبووە بە ڕێکەوتن ینی ئەو سەفقەیە نازانم بە کوردی بەڕاستی چی مشکلەکەمەوەی بە کوردی دەسم نەکەوت بۆ هێرناوە ڕێکەوتن سەفقەی سەدا هێشتا نەچێتە بواری جێبەجێکردنەوە کەسیش نازانێت بەندەکانی چییە ئەوەی بە عەرەب وتراوە یەک بە یەک ڕئیسەکان شتێکە ئەوەی لە خەیاڵی کۆشنەر و دۆناڵد ترامپ بە شتێکە ئەوەشی کە لە خەیاڵی ئیسرائیلەکان هەیەشتیشترە من پێم وایە دەرچوون و دەرنەچوونی ترامپ یا سەرکەوتنی بایدن هەموو مەسەلەکانە گۆڕێ بە بارێکی ترا دیارە استراتیجی ئەمریکا هەمووی پشتیوانیکردن لە ئیسرائیل لە هەموو بارێکە بەڵام ڕێگە و ڕێباز و ڕێچکەی ڕێکەوتنەکان یا پشتیوانیکردنەکان بۆ ئیسرائیل لە بین دیموکراتەکان و جمهوریەکانە فەرقی زۆرە واروها بنسبة عربي شوانه اتفاق لقليانا تفاهم لقليانا تحالفي نوع لقليانا لبين الجمهورية كان والديمقراطية كان فرق زور لبروا أمانة همي بس هيشتا صفقة القرن بيوندي هي بندبة أو انتخاباتي اللي تشرينها كريلا أمريكا لبين بايدن وترامب أو لا يشتر أما اتفاقي تاريخي نية وكو أو ترامب إعلان ادعاء بوكا جاري اتفاقك إعلان نكراوة دو أو بي ناو اتفاقية إبراهيم اتفاقية إبراهيم لستة أساسك أوش معلوم نية
چۆنە و هەروەها سێ چوار هەفتەی تر ئەعلانەکرێ و هەروەها بەندەکانی خلافەیە لەسەر مەسەلەی ضمی ئەراضی یان لە بینی ئیسرائیل و عەرەبە سعودیە و ئیمارات دەڵێن ئەمە یەکێک لە بەندەکانی ئەوەیە کە ئەبێتر بوەستێنێ لکاندنی ئەرز بە ئیسرائیلەوە و هەروەها کە باسی کرد بەرەوە خلاف لەسەر بەندەکانی زۆرە خلاف سەر اتفاقەکە زۆرە و ئەمە حملەیەکی انتخابیە زیاتر لەوەی کە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەو شێوەیە کە کاتی خۆی پاڵەوانانە ئەنوەر سادات کردی ئەوەی ئەنوەر سادات کردی تا ئێستا بە عەرەب ناکرێت سوار تیارە بوو لێرە ڕۆیشت بۆ ئیسرائیل ئیسرائیلەکان تۆقی بوون نەیانزانی ئایا تیارەکە ئەویتیایانە ئەوە شتێک بوو کە تازە دووبارە نابێتەوە ئەمە ئێستا بابەتیشترە باشە من لە سەرەتا بە ڕێکەوتنێکی نامۆم بینی بەڵام بۆت ڕاستکردمەوەتە نامۆ نییە ڕێکەوتنی ژێربەژێر و پەیوەندی ژێربەژێری وڵاتان هەیە لە دوای جەرائەت و جورئەتی ئیماراتیەکان بۆ ئەنجامدانی ڕێکەوتن و ئاشکراکردنی ئەوەی کە ڕێک دەکەون لەگەڵ ئیسرائیلەکان پێ دوایە تەسبیحەکە بەردەوام بێدەنکەکانی یان وڵاتانی عەرەبی ڕەنگە ستۆپێک بکەن بوەستن سڵێک بکەنەوە هێشتا پێم وابێ تەسبیحەکە زۆری لێ هەڵوەریوە کەمی ماوە وەکو جنابەت باسی کرد تعلیقێکی جوانە یعنی مەقولەیەکی جوانە تەسبیحەکە بەردەوام بێ بەڵێ بەردەوام بێ زۆریش لێ هەڵوەریوە خۆ دەزانی جەبهەی مقاومە لە ناو عەرەبا کەم بووە کەس بووە نەماوە حتا سەقافیەن ذهنیەتی عەرەب زۆربەی گۆڕاوە ذهنیەتی عەرەب هەم بەرامبەر بە فەڵەستین گۆڕاوە بەهۆی ئەو قیادە کۆنە گەندەڵەوە کە لە نظامی فتح هەیە و ذهنیەتی عەرەب وەکو نظامەکانیش گۆڕاوە دەربارەی مووقفیان لەسەر عەرەب لەسەر فەلەستین بەهۆی ئەو خلافە قوڵە زۆر قوڵەی بینی حەماس و فتحەوە هەیە و هەروەها وڵاتانی عەرەبیش وەکو لە ئەوەڵەوە باسم کرد لە حاڵێکی زۆر خراپان ئەوەی ئیسرائیل ئەو حاڵەتی کە سووریا قیادەی جەبهەی مقاومەیە کرد خۆ دەزانی ئەوەی کە لە جەبهەی مقاومە ماوە ئێستا ئیشکا جگە لە ئێران تەنها قەناتی ئەلجەزیرەیە قەناتی ئەلجەزیرە بە حسابی خۆی هەتا سەر ئێسقان دژی ئیسرائیل قساکە بەڵام ئەوەندە قسە بە ئیسرائیلەکان ئەڵێ دوو ئەوەندە زیاتر سێ ئەوەندە زیاتر قسە بە وڵاتانی عەرەبی ئەڵێ کە ئێستا حەسارات سەر قەتەر ئەویش ئیمارات و سعودیە و ئەو وڵاتانەیە لەبەرەوە من پێم وایە تەسبیحەکە زۆر لێ هەڵوەریوە و کەمی ماوە و اتفاق لە بینی عەرەب و ئیسرائیلە لە هەموو نظامەکان ڕێخۆشکەرە بێ بۆ ئاشتی بەڵام دیارە هەر قسەی ئیسرائیلەکان قسەی جوولەکە تایە سەرەکەوێ بەسەر قسەی عەرەبە باشە ژیانی ئیماراتیەکان یاخود بڵین سیاسەتی ئیماراتی دیبلۆماسیەتی ئیماراتی هەژمون و هەیمەنەی ئیماراتی لە ناو وڵاتانی کەندا و عەرەبی گۆڕانکاری بەسەرایە بەڕای ئێوە لە دوای ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل سێکە من پێم وایە ئێستا ترۆیکایەک هەیە کە قیادەی هەموو وڵاتانی عەرەبیەکە بە چاک و خراپەوە بە گەندەڵ و ڕێک و پێچەوە بە خاوەن شۆرس و ناخاوەن شۆرسەوە ئەویش مصر و سعودیە و ئیماراتە مصر بە حکمی ئەو کتلە سوکانێک گەورەی کە هەیە و سعودیە بەهۆی ئەو مەکانە عەظیمەوە هەم لە ناو عەرەب و هەم لە ناو مسلمانان و ئەمە پارە و سەروەتەی کە هەیەی و هەروە کوڕێکی گەنجیش ئێستا بەڕێوەیە بە ئیماراتیش بەهۆی ئەو تەقەدومە تەقەنیی کە تایە هەیە و هەروەها ئەگەر ملاحەزە بکەی ئیمارات ئێستا ئەم ساڵ و پار دوو خەتۆی زۆر بهێناوە یەکەم خەتۆیان گەورەترین مەکوکی مسباری ناردە سەر مەریخ دوای ئەوە وەزارەتی داناوە بەناوی وەزارەتی خۆشگوزەرانی وەزارەتی سەعادە ئەمە لە هیچ وڵاتەکان نییە هیچ کەسێک نییە لە ئیمارات خۆشگوزەران نەبێ هیچ کەسێک نییە لە ئەو پەرە سەعادەتان نەبێ دژی تەعاسف نەبێ لەبەرەوە ئەم سێ وڵاتە ئێستا من ناو ترۆکای قیادەی عەرەبی وڵاتانی عەرەبی ئەبەن بەڕێوە هەر یەکە بە شێوەیەک لە شێوەکان و هەیمەنە و هەژمونیان بەسەر وڵاتانی عەرەبیەوە هەیە هەر یەکە بە شێوەیەک لە شێوەکان لەبەرەوە لەم لایەنەوە مادەم مصر خۆی لە پێش سەفارەتی کردوێتەوە عەلاقەیە و سعودیەش مانعی نییە و پشتیوانیەکە من پێم وایە لە مرۆوە قووەتێک هەیمەنەیەکی باش تەکانێک ئەدا بۆ ڕێکەوتنێکە ئەمارات کردوێتی و ئەگەر ئەماراتیش هەستی بەوە نەکردایە کە خۆی لەو قووەت و مەکانەتەیە و دوو دەوڵەتیش پشتیوانیەکەن کە لەو قووەت و مەکانەتەیە کە من ناوم ترۆیکای عەرەبی من پێم وایە ئەوەی جێبەجێ ناکردو ئەو قەرارەی ئێستا نادا لەبەرەوە ئەمە گروتینێکی ئەداتێ وەک چۆن اتفاقەکە گروتینێکدا بە ئینتخاباتەکەی ترامپ و نەتەنیاهۆ و هەر بە هەمان شێوەش گروتینێکدا بە قووەتی ئیمارات هەم لەسەر ساحەی عەرەبی هەم لەسەر ساحەی عالەمی بەتایبەت ئەو وڵاتانەی کە هەژمونی سەهیۆنیەت بەسەریا زاڵە لە دنیای ئەویش وڵاتە جلێزەکانە وەکو فەڕەنسایە بریتانیایە ئەمریکایە و هەروەها تا ئەندازەیەک رووسیاش باشە ئەگەر دیوەکەی دری ئەم ڕێکەوتن نامەیە بخوێنینەوە یعنی باست لە ترۆیکا کرد و باست لە
هەژمونی خۆی ئیماراتی خۆی کرد بەڵام ئەگەر دیوەکەی تری بخوێنینەوە کە هەندێک خوێندنەوەی لەسەر ئاستی وڵاتانی عەرەبیش یعنی ئاماژە بە تەداخولی خێرا و گەورەی ئیسرائیلی دەکەن لە ئایندەیە لە دوای ڕێکەوتنەکە لە ناو ئیماراتە و باز لە دادۆشینی زیاتری ئیماراتیەکانەکەن بۆ خزمەت لە ڕووی ئابووریەوە بۆ خزمەتی ئیسرائیل و ئەمریکی ئەم دیوان چۆنە؟ من پێم وایە لە ڕووی تەقەنی و دادۆشین و پێشکەوتنەوانێ ئیسرائیل خزمەتی ئیماراتەکە چکە ئیمارات وڵاتێکە خاوەنی پارەیە و زۆری زیرەکانە هەوڵەدەن لە تەکنۆلۆژیای عالەمە شان بەشانی وڵاتە ئەوروپیەکان و وڵاتانی گەورەی دنیا بڕۆن ئەمە لایەنێکە ئیسرائیلش لەم بوارەیە زۆر زیرەکە و زۆر گەورەشە هەم لەبارەی تەکنۆلۆژیا هەم لەبارەی تەقەنیە هەم لەبارەی ساروق و ئەمانەیە هەم لەبارەی ئەوەی پێڵێن غەزوی فەضا لەبەرەوە ئەمارەتەکان زیاتر ئیسپاداکەن لەم بوارەیە بەڵام لە مەسەلەی پارەیە بەڵێ پارێکی زۆرە چێتە جیرفانی ئیسرائیلەوە و هەروەها ئیسرائیل ئێستا بە حکمی یارمەتیدانی ئەمریکاوە بە حکمی ئەو تەکنۆلۆژیا پێشکەوتووی کە سین و هندستان ئیسپادە لە تەکنۆلۆژیای ئیسرائیلیەکەن پێویستی بە پارەنی ئەوەندەی بە پێویستی بە پشتیوانی وڵاتانی دەوروبەر هەیە چکە لە هەموو حاڵەتێکا بتەوێت ئیسرائیل وڵاتێکی بچکۆلەیە ئەگەر پشتیوانی و پارێکی زۆر و هەیمنە و هەژمونی خۆی بەسەر اقتصادی عالەما و بەسەر ئەسلحەی عالەما نەبێ بێگومان ڕۆژێک لە ڕۆژان لە بینی ئەو هەموو عەرەبەیان کە ئەمان زیاد لە 200 میلیۆن ئەویش 30 میلیۆن تەواو ناکە بە دەرەوە و ناوەشی بێگومان مواقف ینی نقاطی ضعفی زۆرە بێ لەبەرەوە ئیسفادەی معنەوی زیاترەکات ئیسرائیل وەک لە ئیسفادەی مادی. باشە لە کۆتا قسەکانە دەمەوێت باسێک لە پەیوەندی عێراق و ئیسرائیل بکرێ شتیوا بوونی هەیە و عێراق دەتوانێت جورئەتیەوە کە ئەوێرە هەنگاوێکی وا بنێ تا ئێستا نەخێر زمانی سەدام حوسێن ئەیانوت هەندێ علاقاتی ژێربەژێر لە هەندێ مراسلاتی ژێربەژێر بووە بەڵام ئەوەندەی من ئاگادار بم هەموو سەری حکومەتەکانی عێراق لە دوای 2003ەوە چونکە ئەو شیعانە بوون کە زیاتر سەر بە ئێرانن هیچ جێچێک لەو حکومەتانە نەیانتوانیوە ڕۆژێک لە ڕۆژان علاقەیەک یا جورئەتیەوە بکەن شتێک لەگەڵ ئیسرائیل بکەن ئەوەی من ئاگادارم کەسیش نازانێت لە ژێر تەڕەبێزەوە یا لە ژێر مێزەوە یا لە ژێر بەڕەوە چی هەیە. باشە شتێکی وا سوودی دەبێت بۆ عێراق شتێکی چۆن یعنی ئەگەر عێراق بێوێ نزیک بێتەوە لە ئیسرائیل پەیوەندیەکی هەبێ لانی کەم ئەوەی کە عێراقیەکان و هەندێک هێزی عێراقی بە تایبەتی شیعەکان بە ئاشکرا دوژمنایەتی ئیسرائیلەکەن و دروشم بەرزەکەنەوە طبعاً یعنی ئەگەر ئەمە نەمێنێت بۆ پەیوەندیەکە ئاسایی بکرێتەوە باشتر باڕاستی باشتر بڕوا عێراق هیچ سوودێک لەمە دەبینێ؟ سێکە من بنەم ئەکتر جواب بدەمەوە کاتی خۆی جەبهەی سمود و تەسەدی هەبوو کە عێراق و سووریا ئەوانەی تیابوون دژی ئەنوەر سادات و دژی ئەو وڵاتانی کە لەگەڵ ئیسرائیل ڕێکەوت بوون جەبهەی سمود و تەسەدی ئەوە تێکشکا عێراق ئەوە حاڵەکەیەتی خۆی دزاین لە سەدام حوسێن لە دوای سەدام حوسێن لە کاتی لێدانی مەفاعیلینەوەیەکەی ساڵی 82 عێراقەوانێت تا ئەمڕۆ جەبهەی سمود و تەسەدی عێراقی لێ دەرکا بۆی شەڕ عێراق ئێرانەوە دوای بۆی شەڕ بێتەوە دوای ئەو حاڵێکی ئێستا عێراقی تایە ما بۆ سەر سووریاش ئەو حاڵەتی کە من و جەنابەت باشەی بینین چ حاڵێکی لەبەرەوە ئەو جەبهەیە لە ئەساسەوە تێکشکاوە نەماوە شتێک نەماوە بە ناوی دژایەتیکردنی ئیسرائیل لە ناو عەرەباکە قووەتێکی بێ حتا ئەم ڕێکەوتنە ئەگەر ڕێکەوتنەکەی سادات و یان مەلێک حوسێن هەزاران خەڵق ڕژایە سەر جادەکان مظاهراتی جەماهیریە بوو تا ئەستا مظاهرەیەکمان لە شوێنێک نەبینیوە هەندێک ئەحزابی کارتۆنی هەیە لە وڵاتانەیە شەج بوو ئیدانەیەکە و هیچی تر ناکرێت ئەوە لایەکی تر جارە ئێمە لە قۆناغی ئەویان ئایا عێراقیش وەکو وڵاتانی تری عەرەبی یەکەم ئەتوانێت لەسەر قاچ خۆی بوەستێتەوە دووهەم ئەوەندە جورئەتەکە بەرامبەر ئەو وڵاتانی کە پشتیوانی عێراقەکەن و هێشتا دژی ئیسرائیلن بڵێ من علاقەیەکی نهێنیم هەر وەکو ئەوەی کە هەم مەغریب هەم سعودیە هەم هەندێک وڵاتی تر ئەیلێ و ئەیکا ئەمانە جارێ قۆناغیەکەم ئایا ئەتوانێت علاقاتە بکە یان ناکە لەو ئایا جورئەتی ئەوەی هەیەیانە عێراق خۆی لە حاڵێکە ئێستا سەرخۆی ناپەرژێ یکەفی مایفی دەردی مەسریەڵێ لەبەرەوە ئەمە مێنێتەوە سەر ئەوەی ئێمە وا قسەی لەسەر بکەین کە هێشتا عێراق لەو قۆناغیانە کە بتوانێت بڵێ علاقە دروستەکەم لەگەڵ ئەو وڵاتانەیە کە بەنسبەت مستەمەعی عەرەبیەوە بڤەیە ئەوش ئیسرائیلە. باشە کاک بەلایەسین بە حکمەوەی نەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەی لە قاهیرە یعنی کورد چۆن ئەمە ببینێت کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەمەیە بکات نەک تەنها ڕێکەوتن لەگەڵ ئیمارات یعنی کورد چۆن لە ئیسرائیل لەگەڵ ئیسرائیلە مامەڵە بکە بەڕایەوە سەرەتا شتێکت پێ بڵێم ئێستا ئێمە تا ئەندازەیەک ئێمە قسەمان سوارە هەموو ڕۆژێک
عرب ئەومانێن و بە چاوەکە ئێوە علاقتان لەگەڵ ئیسرائیل هەیە ئەرێ ڕاست علاقتان هەیە ئەرێ ئەوە ئیسرائیلی دێنە کوردستان ئەرێوە ئێستا فرێمەش پێڵێن بەسە و قسەیە ئەو تا ئێوە بە ئاشکرا و بەنهێنی علاقەکانتان بەرەبەرە ئەوەی ژێر بەڕاکەوێت سەر بەرەو علاقاتەکانتان ئەبینین لەگەڵ ئیسرائیلە و ئێمەش ئەگەر على ئێمە جزئێکی لە عێراقی حکومەتێکی هەرێمیایەتین لە عێراقی فیدرالیە کەی عێراق علاقەی لەگەڵ ئیسرائیلە بوو ئەو کاتە ئێمەش علاقەمانە بێ بەڵام علاقەی ئاشکرا و عینی عینەک بمان بێ لەگەڵ نەخێنیمانە ڕەنگە شەریکات هەبێ ڕەنگە مؤسساتە بێ پیاوی جوولەکەی تیا بێ پیاوی ئیسرائیلی تیا بێ مهندس بێ کارمەند بێ فەنی بێ ئەوانە لە کوردستانە بێ بەڵام وەکو علاقە نەخێر هیچ علاقەیەکمان نییە و پێشمانتون تکایە ئەم قسەیمان بەرامبەر مەکەن چکەوە خۆتانن هەم بەنهێنی هەم بە ئاشکرا علاقەتان لەگەڵ ئیسرائیل هەیە ئەوەی بەنهێنی و کەشف بێ زۆربیان نەتەنیاهۆ کەشفێکە مەسەر نەتەنیاهۆ دوێنێ باسیەوە کاڵێ بازۆ لەسەر ئەوە نەڕۆین کە ئێمە چەند جار کۆبنەوەمان لەگەڵ ئیمارەتەکان کردووە بازۆ لەسەر ئەوە نەڕۆین کە ئێمە چەند جار کۆبنەوەمان لەگەڵ جەزائیرەکان کردووە لەگەڵ تونسیەکان کردووە و هەروەها بینیمان کە چیفی لیڤنی وەزیری خارجی پێشوو خانمە وەزیرەکەی پێشووی خارجی ئیسرائیلیش دایان جار باسی کرد ئەو علاقەی چەندێک لەگەڵ هەموو قیاداتی فەتحا بووە لەبەرەوە تازە ئەو قسەیە با بە ئێمە بەگران نەفرۆشن ئێمە وەکو کورد علاقەمان لەگەڵ ئیسرائیل نییە و من پێم وایە فایدەش لە علاقەمان لەگەڵ ئیسرائیل ناکەین و من پێم وایە هەر قسەیەکی جوولەکەش ئیسرائیل نەتەنیا و هەر کەسێک قسەیەک بۆ پشتیوانی کورد بکات لە وڵاتەکەی خۆیەوە تەنها بۆ ئەوەیە دژایەتی عەرەبمان لەسەر زیادکە ئەجنا پێم وانە ئیسرائیل ڕۆژێک لە ڕۆژان قازانجی گەلی کوردی بوێ باشە کاک مەلایەسین دوا پرسیارم لەسەر دۆخێکی نێوخۆیی میسرە وەڵا هەر تایبەت بە کۆرۆنا چ باسە لە میسر کۆرۆنا لە مەسر زۆر کەمی کردووە ئەویش پەیوەندی بە دووشتەوە هەیە ڕاستی ڕەبط و زەبتێکی باش لە دەوائیرەکان هەیە و خەڵکیش تا ئەندازەیەک وەعێکی باشی هەموو کەمامەی هەیە دەستێشی هەیە هەمووی کحولی پێیە کە ئەڕوای لە بازاڕەوە ئەگەڕێ ئەمانە فایدەیەکی باشی بووە تەنانەت دوێنێ پێرێ 2 هەفتە لەمەوە پێش عدەدی ڕۆژانەی ئیسابات لە 1100 بوو دوێنێ پێرێ لە 140 و 150 بوو ئەمڕۆ 115 کەس توش بووە لەبەرەوە پێم وایە لە کەمبوونەوەی بەڵام هێشتا حکوومەت ئیعلان و تەحزیراتێکی زۆرەکە کە ئەڵێ وەجبەی دووهەم یا شەپۆلی دووهەمی کۆرۆنا بەڕێوەیە ببوورە سەلامەتیە سپاس دەکەم بە ڕێز مەلایەسین نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە قاهیرە کە بە سکایپ و ڕاستەوخۆ لە میسرە و لەگەڵ ماوەی سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ئەوەش کە بینەر بوون هەر شاد بن و خواتان لەگەڵ